ڕۆژانە لە شای سلێمانی چەند تۆن خۆڵ و خاشاک فرێ دەدرێت؟ چی دەزانیت دەربارەی کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکی ڕق لە سلێمانی؟ سەرۆکاتی شارەوانی سلێمانی پلانی هەیە بۆ چارەسەری خۆڵ و خاشاک یاخود بەم شێوازەی ئێستا بەردەوام دەبێت؟ زانیاری نەبیستراو لەم بە دوواداچوونەی وێزگە نیوزدا بزانە. ئێرە ئەو جێگەیەیە کە خۆڵ و خاشاکی تێدا فرێ دەدرێت. سەرچاوەی بڵاوبوونەوەی سەدان نەخۆشیە، لە نێویشیاندا ترسناکترینیان کە نەخۆشی شێرپەنجەیە. ئێرە تانجەرۆیە کە بە یەکێک لە پیسرین شوێنەکانی شار ناوی دەبرێت. ئێمە لەم بە دوواداچوونەدا هەوڵ دەدەین کە بزانین بۆچی هێشتا خۆڵ و خاشاکی سلێمانی بەم ڕێگە ناتەندروستە فرێ دەدرێت. کاریگەریە خراپەکانی لەسەر ژینگە و تەندروستی مرۆڤ دەخینە ڕوو. زیاتر ئاشناتان دەکەین بەو کارگەیی کە بەهەڵە لە نێو هاوڵاتیاندا ناوی دەهێنرێ و دەڵێن کارگەی ڕیسایکلین کە لە بنەڕەتدا ناوەڕاستیەکەی بریتیە لە کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکی ڕق لە سلێمانی. هەموو ئەمانە و چەند بابەتی تر لەم بە دوواداچوونەی وێزگە نیوزدا بزانە و بینەرمان بە. بۆیە ناوچەی تانجەرۆتوانین بڵین کارەساتبارترین ناوچەی ژینگەییە، نەک لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بەڵکوم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش بۆ بە کارەساتێکی گەورەەوە. ئێستا پرۆسی جیاکردنەوە لە ئاستێکی لاوازدایە، هەمویان کۆ دەکرێنەوە و ئالاساز دەبرێنە دەرەوەی شار وەکو چارەسەرێک دانراوە، بەڵام لە ڕاستیدا ئەمە چارەسەر نییە. سەبارەت بە بڕی وەرگرتنەکە ئێمە پێویست وایە ڕۆژانە 1100 تەن وەربگرین یاخود زیاتر. لە شاری سلێمانی ڕۆژانە نزیکەی 1200 تۆن خۆڵ و خاشاک لە یەک ڕۆژدا کۆ دەکرێتەوە و ڕەوانەی تانجەرۆ دەکرێت بۆ فرێدانی. زیاتر لە 60 تۆن پاشماوەی پزیشکی لە نەخۆشخانە تایبەت و حکوومیەکاندا هەیە و لەم ڕێژەیە 40 تۆنیان بە ڕێگەی زانستیانە لە نەخۆشخانەکانی فێرکاری و شەیداسۆ لە ناو دەبرێن و 20 تۆنەکەی تر ڕەوانەی تانجەرۆ دەکرێن بۆ ئەوەی بە ئامێری سوتێنەر لە ناو ببرێن. بەڵام بەپێی زانیاریەکانی وێزگە نیوز زۆر جار بەهۆی نەبوونی سوتەمەنی گرفتی لە ناوبردنی زانستیانەی بۆ دروست دەبێ و دەکرێتە ژێر خاکەوە. لە شاری سلێمانی 546 مۆلیدەی تایبەت هەیە کە کارەبا بە شێوازی ئەمپێر دەداتە هاوڵاتیان. ئەمە جگە لە سەدان مۆلیدەی تر کە لە میوانخانەکان، مۆتێلەکان، لە مۆڵ و مارکێت و کۆمەڵگا نیشتەجێبوونەکان و ناو بازاڕەکاندا بوونیان هەیە. لەم شارە نزیکەی 500,000 ئۆتۆمبیل هەیە و ڕۆژانە غازی مەترسیدار دەردەدەن. سەرچاوەکانی تری پیسبوونی ژینگەی سلێمانی پەیوەندی بە نەبوونی سیستەمی ئاوەڕۆیەکی باش و تێکەڵبوونی ئاوەڕۆی نەخۆشخانەکانە بە ئاوەڕۆ گشتەکە و لە هەمویان مەترسیدارتر ئەوەیە کە ئاوەڕۆی نەخۆشخانەی هیوا دەچێتەوە تانجەرۆ و لەوێشەوە بۆ دەربەندیخان ڕێدەکات. بەشێکی تری گرفتەکان پابەند نەبوونی بەشێک لە پرۆژەکانی وەبەرهێنان و کارگەکانە بەڕێسا و یاساکان و دایان کێشەی تر کە دەبێتە هۆی پیسبوونی ژینگەی شاری سلێمانی. چالاکوانێکی بواری ژینگە باز لە لێکەوتە خراپەکانی ئەم هەموو خۆڵ و خاشاکە بۆ سەر ژینگە دەکا و کەم تەرخەمیەکانی لایانی پەیوەندیدار دەخاتەڕۆ. دەرتاوی و پاشماوانی کە کۆکرێتەوە لە شاری سلێمانی هەمووی دەبرێت لە تانجەرۆ فڕێدرێت کە ئەمە لە ڕاستیە کارەساتێکی گەورەیە بۆ ژینگەکەمان. هەرێکێک لە ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک پیسەکات و بە هەمان شێوە ئاوی ژێر زەویمان بۆ پیسەکات. کاتێککە بارانە بارێت لە ڕێگەی بارانەوە با بڵێن ئەو زبڵ و خاشاکە دەشۆرێتەوە و تێکەڵ بە ڕووباری تانجەرۆ دەبێت لەوێشەوە بۆ ناو بەنداوی دەربەنی خان کە ئەو ڕووبارانە سەرچاوی ژیانن بۆ زیندەوەرەکانی ناو ئاوەکە. بەڵام ئەوەی کە جێگەی هەڵوەستەکردنە تا ئێستا ینی حکومەت بێباک و بێهەڵوێستە بەرامبەر بە هەموو ئەو پاشماوانێک کە فڕێدرێتە ناو تانجەرۆ هەتا وەکو ئێستا نەیتوانی و ئەو کارگەیی کە لەوێ هەیە
بە شێوەیەک ڕێکەوتنی لەگەڵ ئەو کارگەیە هەبێت و بتوانێت بە شێوازێکی فەرمیوەری بگرێت بۆ ئەو کارگەیە دەست بەکار بێت. بەڵام ئەوەی کە زۆریش مەترسیدارە لەناو ئەو پاشەڕوانەی کە لەوانە هەیە پاشەڕۆ پزیشکیەکانە کە لەلایەن نەخۆشخانە و نەخۆشخانە حکومەکان و وەکەتی تایبەتەوە کە کۆکرێتەوە هەمووی لەو ناوچەیە فڕێدرێت. جا لەمانە ئێمە ئاوەڕۆی نەخۆشخانەکانمان هەیە، بەتایبەت ئاوەڕۆی نەخۆشخانەی هیوا کە لەوێ با بڵێن مادەی کیمیایی دەگیرێتەوە و چارەسەری کیمیایی دەکرێت بە شێک لەوانە تێکەڵ بە ئاوەڕۆکان دەبێت کە دەبێت پێش تێکەڵ بوونەوە چارەسەر بکرێت. بۆیە ناوچەی تانجەرۆتوانین بڵین کارەساتبارترین ناوچەی ژینگەیە، نەک لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بەڵکوم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش و بۆ بە کارەساتێکی گەورە. پسپۆڕێکی تەندروستی ژینگە مەترسیەکانی کۆبوونەوەی خۆڵ و خاشاک و فڕێدانی بەم شێوەیە بۆ سەر تەندروستی مرۆڤ ئاشکرا دەکات. باز لە نەخۆشیە گوازراوەکانی وەک کۆلێرا و تای خوێنبەربوون دەکات. ئێستا لە کوردستانە ئەبینین ناوە کۆمەڵێک نەخۆشی بڵاو دەبێتەوە. ئەم نەخۆشیانش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بە ئاسانی بڵاو دەبنەوە. هۆکارەکەی هەمووی چارەسەر نەکردنی ئەو خاشاکەیە کە لەلایەن شارەکانەوە کۆ دەکرێتەوە، لەلایەن کارگەکانەوە فرێ دەدرێت، لەلایەن خەسخانەکانەوە، چونکە ئەم خاشاکانە جیا ناکرێتەوە. ئێستا پرۆسی جیاکردنەوە لە ئاستێکی لاوازدایە، هەمویان کۆ دەکرێنەوە و ئالاساز دەبرێنە دەرەوەی شار وەکو چارەسەرێک دانراوە. بەڵام لە ڕاستیدا ئەمە چارەسەر نییە، ئەبنە هۆی دروستبوونی کۆمەڵێک نەخۆشی گوازراوە کە ئێمە ناوبەناو ئەم نەخۆشیانە لە ناو دانیشتوانە بڵاو دەبنەوە. بۆ نمونە نەخۆشی کۆلێرا بڵاو دەبێتەوە، نەخۆشی ئێستاپەتای خوێنبەربوون بڵاو دەبێتەوە، نەخۆشیە ڤایرۆسەکان بڵاو دەبنەوە. کاریگەریەکی تر هەیە بڵاوبوونەوەیان دروستکردنی نەخۆشیە نەگوازراوەکان. کارەسات نەخۆشیە نەگوازراوەکانە، نەخۆشیە نەگوازراوەکانیش ئەویش بەهۆی کۆمەڵێک مادەی کیمیاییەوە، بەهۆی کۆمەڵێک ژەهرەوە دروست دەبێت. و هەروەها هەوا بە سووتانی ئەم خاشاکە کە بە زۆری بەتایبەت لە وەرزی هاوینە ئەم خاشاکە کە پلەی گەرمی بەرز دەبێتەوە بەهۆی دروستکردنی دروستبوونی کۆمەڵێک غاز پلەی گەرمی بەرز دەبێتەوە، دوجار گرد دەگرێ، ئەمانە دەچنە هەواوە، هاواکەمان پیس دەکەن بە کۆمەڵێک مادەی ژەهر و دوجار ئێمە هەڵی دەمژین. یەکێک لە کاریگەریانی کە بە ناڕاستەوخۆ کار لە تەندروستی مرۆڤەکان مەسەلەی پیسبوونی خۆراک، چونکە ئەو ڕووەکانە ئەتوانن مادە شەهرەکان کۆکەنەوە، دەچێتە ناو بەروبووم و خۆراکی ڕۆژانەی ئێمە وەکو سەوزەکان وەکو میوەکان، دوجار ئێمە بەکاری دەهێنینەوە ڕێک ئەو مادە ژەهرانەی کە لە ناو ئاوەڕۆیە دێتەوە سەر سفرەکانمان و کاریگەری زۆر خراپ چ نەخۆشی گوازراوە چ نەگوازراوی لێ. دەچینە کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکی ڕق لە سلێمانی و زانیاری تەواو وەردەگرین دەربارەی چۆنێتی چارەسەری خۆڵ و خاشاک لەم کارگەیە. بۆ ئاشنابوون دەربارەی کارگەکە کارمەندی ڕاستپێردرا و ڕێنماییمان دەکات. زانیاری سەرەتاییمان پێدەدات دەربارەی کارگەکە و پێمان دەڵێت کە لە ساڵی چەند دروست کراوە، ئامانجلی چی بووە، کام کۆمپانیا کاری تێدا دەکات، لە چەند بەش و لەسەر ڕوبەری چەند دۆنم دروست کراوە. دواتر سەردانی بەڕێوەبەری بەرهەمێنانی کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکی ڕق لە سلێمانی دەکەیت. دەمانەوێت زۆرترین زانیاری دەربارەی کارگەکە وەرگرین. سەرەتای گفتوگۆکانمان دەست پێ دەکەین و دەپرسین ڕۆژانە چەند تۆن خۆڵ و خاشاک دەهێنرێت ئەم کارگەیە و چۆن چارەسەری دەکرێت. شێوازی کۆکردنەوەکە طبعاً هەروەکو پێشتر چۆن بۆ هەروە بووە، ینی شێوازی کۆکردنەوەکە پێوەست نییە بە کۆمپانیای پێوەسون و کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکەوە، بۆیە وەرگرتنەکەی لەژێر ڕێی با بڵێن ئەو کۆمپانیانەیە کە لەژێر سەرپەرشتی شارەوانی سلێمانیان ئاسایی خۆڵ و خاشاکەیان لە باتیەوەی بیبەنە شوێنی مندڵکردنە کۆنەکە کە هەرتەنیشتی خۆمانە ئاهێنرێت ئێرە لێرە ڕۆکرێت. سەبارەت بە بڕی وەرگرتنەکە ئێمە پێویست وایە ڕۆژانە 1100 تەن وەربگرین یاخود زیاتر، بەڵام ئێمە ئێستا ڕۆژانە ئەو بڕە هەموو ڕۆژێک وەری ناگرین، ڕۆژی وا هەیە ئەو بڕە وەرەگرین، ڕۆژی وا هەیە کەمتر وەرەگرین بەپێی با بڵێن بارودۆخی ئەو ڕۆژە وەریەگرین. ئێرە کارگەیەکە ئەوەی کە هاوڵاتیان بەڕاستی لێ تێگەشت بوون بە کارگەی ڕیسایکلینەکە ناسراوە، بەڵام ئەمە
دەستەواژەیەکی هەڵەیە بۆ کارگەکە کارگەی چارەسەرە چۆن چارەسەری خۆڵ و خاشاک لەم کارگەیەکرێت بەڵێ پرسیارێکی جوانە ڕاستە زۆر کات ئەو تەنانەت لە دەستگاکانی میدیاشە ئەو ناوە بەهەڵە ناوەبرێ چکە لە ڕاستیە لە جیهانی ژینگە و زانستی ژینگەیە چارەسەرکردن زۆر جیاوازە لە ڕیسایکەڵ بەڵێ وایە ئێرە چارەسەرکردنەکە لە ڕاستیە سێ قۆناغی سەرەکیە قۆناغیشان چارەسەری میکانیکی سەرەتاییە قۆناغی دووەمی چارەسەری بایۆلۆجیە قۆناغی کۆتایشی چارەسەری میکانیکی پێشکەوتووە هەر بۆیش با بڵین دەستەواژە زانستیەکەی لە زانستی ژینگەیە دەستەواژە ئینگلیزیەکەی MBTە کورتکراوەکەی میکانیکال بایۆلۆجیکال تریتمنت واتە ئەگەر بە گشتی کۆیکەینەوەیان توانین لە یەک دەستەواژە کۆیکەینەوە چارەسەرکردنی میکانیکی بایۆلۆجیە کاکوانە دیسان دەگەڕێمەوە سەر و پرسیارە بۆچی وەک پێویست کار لە کارگەکەدا ناکرێت و ئێوە لەسەر چ بنەمایە خۆڵ و خاشاک وەرەگرن بڵێ پرسیارێکی جوانە طبعاً لە ڕاستیە گرێبەستێک هەیە لە بینی کۆمپانیای ئیکۆسیم و پارێزگای سلێمانیە لە ڕاستیە لە 28 2020ەوە ئێمە نووسراومان پێشکەش کردووە بەلایەنی پەیوەندیدار کە دەست بەکاربوونی بۆ بکرێ و گرێبەستەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ ڕاستە پێشکەوتنی تیا کراوە بەڵام لە ڕووی پراکتیکیەوە تا ئێستا گرێبەستەکە جێبەجێ نەکراوە لەلایەن حکومەت و لایەندی پەیوەندیدارەوە بەڵام ئێمە بەنسبەت خۆمانەوە بەڕاستیەکەی کە کارگەمان نەوەستان و مەوادمان وەرگرتووە خۆڵ و خاشاکمان وەرگرتووە لە ڕاستیە ئەگەر ڕاستێکی زۆر سادە و ڕوون و ئاشکرا بێڵێم بە پێی ڕێنمایی شخصی بەڕێز کارکارۆکی مەلا مستەفا بووە کە کارگە نەوەستێنرێ ئەگەر چی گرێبەستەکە وەکو خۆی لەلایەنی پەیوەندیدارەوە جێبەجێ نەکراوە بەڵام کارگە نەوەستێنرێ چکە کارگە بۆ خزمەتی شارەکە کاکوانە دوو پرسیارم هەیە و دەمەوێت زۆر بە کورتی ئاڕاستەی بەڕێزتانی بکەم یەکەم چارەسەر چییە؟ دووهەمینیشی گرفتی چارەسەر نەکردنی نێو ڕێکەوتنەکە چییە؟ ڕاستێکەی ناکرێ من لەلایەن خۆمەوە وەڵامی و پرسیارە بەمە بەتەنیا بگرە باشترە لەلایەنی پەیوەندیدار بپرسێ و پرسیارە چارەسەرەکەش زۆر سادێ تەنها جێبەجێکردنی گرێبەستەکەی ینی بە وەڵامێکی زۆر سادە هەندێک جار باز لەوە دەکرێت کاتوانە کە ناوەڕۆکی گرێبەستەکە بەشێکی پەیوەندی بە نەک بەشێکی زۆری تایبەت کراوە بە بودجە و بە پارەوە ئەمە لای کۆمپانیا ئێوە بەو شێوازەیە ینی گرفتی سەرەکی جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکە تەنها لایەنی مادی و پارەکەیەتی لە ڕاستیەوە ئەوە وەڵامێکی ڕاست نییە ئەگەر بە تایبەت پرسیارەکە با بڵێن وەڵامی و پرسیارە بمەوە ئەگەر وا بواە ئێمە کیلۆیەک خۆڵ و خاشاکمان وەرناگەر لە کاتێکە ئێمە لە کاتی دەست بەکاربوونمانەوە بە پراکتیکی یانی وەکو ئیشپێکردنی کارگە ئەگەر چی گرێبەستەکەش لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە جێبەجێ نەکراوە بەڵام تا ئێستا ئێمە نزیکەی 350,000 تەنمان خۆڵ و خاشاک چارەسەر کرد ئەگەر وا بووە تەنانەت کیلۆیەکشمان وەرناگرت تان وایە لایەنی پەیوەندیدار کەمێک نزیک بوونەوەی هەبێ لەگەڵتانە وەک لە ڕابردوودا هەبووە بەڵێ بەتاکیدەوە ئەوە واقعا بەڵام پێویست بوو چکان بابەتە بەڕاستی بابەتێکە بابەتی ژینگە لە وڵاتانی پێشکەوتوو ئەو پەڕی کاراسانی بۆ بکرێت چکە بابەتی ژینگە بابەتێک نییە پێیوەست بێ بە کەسێکەوە یان کۆمەڵە کەسانێکی تایبەتەوە بابەتێکە پێیوەستە بە ئێستا و داهاتوەوە زۆر زیاتر بەدەمیەوە ئەچن و کاراسانی بۆ بکرێ ڕاستە لایەنی پەیوەندیدار هاتووە بەدەم کارەکەەوە بەڵام ئەکرا زۆر زیاتر و زووتر بهاتە بەدەمیەوە و ئێستا ئێمەش هەموو بڕی ڕۆژانی خۆڵ و خاشاکمان چارەسەرە کرد لە کۆتایی بە دوواداچوونەکەی وێزگە نیوز هەوڵماندا بەشێک لەو ڕەخنە و سەرنج و تێبینیانەی کە تایبەتن بە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی گفتوگویان لەبارەوە بکەین و وەڵامی پێویست بۆ پرسیارەکانمان وەربگرین و پرسی کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکی ڕق لە سلێمانی ئەم پرسەش لەگەڵ سەرۆکاتی شارەوانی سلێمانی گفتوگۆی لەبارەوە بکەین و هەوڵ دەیم زانین کەی کێشەی خۆڵ و خاشاکی شاری سلێمانی چارەسەر دەکرێت
بەڵام سەرۆکاتی شارەوانی سلێمانی بەهۆی نەبوونی وەڵامی پێویست و گونجاو لە ئێستادا بۆ وەڵامی پرسیارەکانی وێزگە نیوز ئامادەی وەڵامدانەوە نەبوون تا بە دوواداچوونێک تری وێزگە نیوز هەر شاد بن.